ڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سنتەری ڕاگەیاندنی عراقی لە واشنگتنەوە لەگەڵمان. کاک نزار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەکرێت پێم بڵێ کە سێرێشەی گروپە چەکدارەکان بۆ عێراق مەترسێکی جددیە؟ نعم شكرا جزيلا اولا بەڵێ زۆر سپاس ئێوارەی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت بەر لە هەموو شتێک من دەمەوێت گەرمترین پیرۆزبایی ئاراستەی برا کریستیانەکانمان لە عێراق و لە دەرەوەی عێراقیەکان عێراق بکەم بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پیرۆز هیوای ساڵێکی پڕ لە خۆشی و ئاسایش و سەقامگیریان بۆ گەلی خۆمان و وڵاتەکەمان دەخوازین. سەبارەت بە پرسیارەکە من پێم وایە چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت بە شێوەیەکی گشتی هیچ سوودێکی نەماوە. لەبەرچی لەبەر ئەوەی بینیمان لە ئەنجامی بوونی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت یاخود لە پەرەسەندنەکانی ناوچەکە بە تایبەتی پەرەسەندنە سەربازیەکان کە لە غەزە ڕوویاندا و ئەوانەشی کە لە لوبنان و لە سووریا و ئێستەیش خەریکە لە یەمەن دێنە پێشەوە هەموو ئەو ئەنجامانە ئەومان پێ دەڵێن کە چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت هیچ سوودێکی نییە لەبەر ئەوەی تیۆری یەکگرتووی یاخود یەکانگیری بەرەکانی جەنگ بە تەواوی کۆتایی هاتووە. ئەمەی تیۆری تێدەگەیت گروپە چەکدارەکان لی تێدەگەن ئایا چەک لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق سوودی نییە بۆ عێراق ئەوان ئەمە دەزانن؟ بەدڵنیاییەوە ئەمان لەوە تێناگەن لەبەرچی لەبەرەوەی ئەم گروپە سەکدارانە سەکی خۆیان بەدەستەوە گرتووە لەبەرەوە ناکە دەوڵەت بپارێزنەوەتە بوونی چەکلای ئەوان بۆ پاراستنی دەوڵەت و پاراستنی بەرژەوەندە باڵاکان و ئاسایشی نیشتیمانی عێراق نییە بەڵکو چەکیان هەڵگرتووە چەکەکانیان بۆ دوو ئامانجێشتێتەوە. ئامانجی یەکەم پاراستنی بەرژەوەندیە حەزبی و تاکە کەسیەکانی خۆیانە بۆ ئەو مەبەستە یاخود ئامانجی دووەمیش بۆ پاراستنی ئەجێندای دراوسێ ڕۆژهەڵاتیەکەمانە کە کۆماری ئیسلامی ئێرانە. بۆیە لەسەر ئەو دوو بنەمایە و لەسەر بنەمای پەرەسەندنەکانی با بڵێن پەرەسەندنەکانی ڕابردوو 14 مانگی ڕابردوو سەلماندوێتی ئەم چەکە نەسوود نەهیچ بەهایەکی هەیە. بۆیە پێویستە گروپە چەکدارەکانی عێراق چەکەکانیان ڕادستی دەوڵەت بکەن ڕێز لە بڕیاری دەوڵەتی عێراقی و لە دەستور بگرن ڕێز لە گەلی عێراقی بگرن ڕێز لە بژاردەی گەل بگرن کە گەل ئەمە بژاردەیەتی بژاردەی گەلی عێراق هەڵبژارنی پەرلەمان بۆ پەرلەمانیان هەڵبژاردووە پەرلەمانیش کە خاوەنی بە تەنیا خاوەنی دەسەڵاتی ڕاگەیاندنی شەڕ و ئاشتیە بە هیچ شێوەیەک باسی ئەوەی نەکردووە کە جەنگ ڕادەگەێننەوە نەشی گوتووە کە شتێکی بەناوی مقاومە و باسی ڕوبەڕووبوونەوەشی نەکردووە بە هیچ شێوازێک داواشی لە حکوومەتی عێراقی نەکردووە کە لە دەرەوەی سنووری عێراق چەک هەڵبگرن و شەڕ لەگەل لایەنێکدا بکەن. ئەنجومەنی نوێنەرانی عێراق کارێک لەم شێوەیە نەکردو. هەر ئەنجومەنی نوێنەرانی عێراقا نوێنەرایەتی ئێرادەی گەل دەکات دەبێت گروپە چەکدارەکان ڕێز لەو ئیدارەیە بگرن دەبێت ڕێز لەو ویستەی خەڵکی عێراق بگرن. گەلی عێراق ئەمانی هەڵبژاردووە بۆچی کودەتا بەسەر دەستور و بەسەر یاسا و بەسەر حکوومەت و تەنانەت بەسەر فتوای مەرجعیەتی باڵای ئاینی دەکەن کە مەرجعیەت زیاتر لە جارێک لە ساڵی 2003ەوە داوا دەکات چەک لە دەسەڵاتی دەوڵەت دابێ. باشە دەبێت چەک دابنێن جیاوازە لەوەی کە ئایا چەک دادنێن بە تایبەت لە دوای فشارەکانی ئێستا کە ئەمریکا دەڵێت پێویستە ئەم گروپە چەکدارانە چەک دابنێن پێت وایە لە ساڵی داهاتوو ئەمە ڕوودەدات لە عێراق؟ يعني سيدتي الكريمة أنا كنت أتمنى من هیوام دەخواست کە گروپە چەکدارەکان خۆیان دەست پێشخەری ڕادەستکردنی چەکەکانیان بکەن ئەواز لە دامەزراوە سەربازیەکان و ڕێکخراوەکانیان بێنن وەکو وەڵامدانەوەیەک وەکو بەرە و داواچوونی مەرجعیەتی باڵای ئاینی ئەو مەرجعیەتەی کە پشتی بە دەستور بەستووە پشتی بە یاسای عێراقی بەستووە یاسا و دەستورێکی بەرکارن لە عێراق. بەڵام زۆر بەداخەوە ئەم گروپە چەکدارانە هەموو ئەم داواکاریانیان بنپێ کردووە
و ئەگەر ئێستاش چەکەکانیان ڕادەست بکەن وەکو ئەوە دەردەکەون ئەمە واقعیشە بۆچی لە واقعڕا بکەین و بۆچی ئەم ڕاستیانە بشارینەوە و لە دواوەی دەستەکانمان سیماکان بشارنەوە ئەگەر ئێستا چەک بەدەستەوە بدەن وەکەوە وایە ڕادەست خۆیان ڕادەستی فشاری ئەمریکا و کۆمەلگەی نێودەوڵەتی کردبێت نەدەبوو لە بنەڕەتەوە کارێکی لەو شێوەیە بکەن ئەگەر ئەمان لە سەرەتاوە چەکی خۆیان ڕادستی دەوڵەت کردبە و ببان بە بەشێک لە دامەزراوەی ئەمنی و سەربازی فەرمی دەوڵەتی عراقی وەکو وەڵامدانەوەیەک بۆ داواکاریەکانی دەستور و مەرجعەتی باڵا و یاسا زۆر باشتر دەبوو بۆ ئەوان و لە بەرژەوەندی زیاتری ئەواندا دەبوو و بۆ عراقیەکانیشیان دووپات دەکردەوە کە ئەوان لە ژێر فەرمانی دەستوری عراقی و یاسا و مەرجعەتدان بەڵام بەداخەوە گروپە چەکدارەکان ئەو کاریان نەکرد هەر بۆیە ئەمان ئێستا ئابڕووی خۆیان بردووە و ئابڕووی خۆشیان دەبێت ئەمە یەکێکە لە سیناریۆکان سیناریۆ دۆمەوەیە کە ئەگەر چەک دانەلێن و نەچنە ژێر دەسەڵاتی فەرماندەی گروپە چەکدارەکان چی ڕوادات؟ هەموو بژاردەکان کراون دەکرێت هەر یەکێک لەو بژاردانە ڕووبدات ڕەنگاوان ڕوبەڕووی پاکتاوکردن ببنەوە وەکو چۆن لە لوبنان ڕوویدا وەکو لە غەزە ڕوویدا یاخودۆکەوەی لە سووریا ڕوویدا چونکە وەکو دەزانن ئیسرائیلیەکان هێرشیان کردە سەر سووریا لە ماوەی 14 مانگی ڕابردوودا زیاتر لە 250 ئۆپەراسیۆن لەو ماوەیەدا زۆرێک لە سەرکردەکانی حیزبوڵایان لە سووریا کوشت لە ئێران و گروپە چەکدارەکان بەگشتی ئەمڕۆژ دەستیان بە حوسیەکان کردووە و لە هەوڵی پاکتاوکردنی ئەواندان و لە داهاتوویەکی نزیکیشدا دەست بە پاکتاوکردنی سەرکردەی حوسیەکان دەکەن ئێمە نامانەوێت ئەم سیناریۆی لە عراق دووبارە ببێتەوە لە دڵەوە هیوا دەخوازین ئەو سیناریۆیە نەگاتە عراق و لەوێ دووبارە نەبێتەوە 2000 ئەمانە ڕۆڵەی ئێمن برای ئێمن هاوڵاتی عراقین ئەگەر هیچ نەبێت نامانەوێت ئەمانیش ڕوبەڕووی پاکتاوی گشتگیر ببنەوە وەکو ئەوەی لە بەرامبەر ئەوانی دیکە لە وڵاتانی دیکە ڕوویدا هیوا دەخوازین ئەمانە گوێڕایەل بن گوێ بۆ دەنگی مەرجعیەتی باڵای ئاینی دەستوری عراقی دەنگی حکوومەتی عراقی و دەنگی ئاقڵمەندان و گوێ بۆ دەنگی ئەو کەسانە بگرن کە ڕژدن لەسەر پاراستنی عراق و چەکەکانیان بە خۆویستانە ڕادستی حکوومەت بکەن بەر لەوەی ئێمە پێ بنێنە قۆناغێکی نوێ کە دەبێتە قۆناغی پاکتاوکردنی جەستەیی ئەمە شتێکە هیچ کەسێک نایەوێت بۆ هەر کەسێک بێت بۆیە لە هەر لە یەکشەوە بێت باشە با کەمێک ڕاشکاوتر بین ئەگەر ئەو گروپانەی کە نزیکن لە ئێران و لە عێراقن پەیوەندیان لەگەڵ تاران نەپچڕێنن پێتان وایە لە دوای لوبنان و سووریا نۆرەی عێراقا ئێستا نۆرەی یەمەن هاتووە بەڕاستی دووریش نییە ئەگەر بێت و ئەم گروپە چەکدارانە پێداگیری لەسەر هەڵوێست و کەڵەگایی خۆیان بکەن ئامادە نەبن چەکەکانیان ڕادستی دەوڵەت بکەن هەموو سیناریۆکان کراون و ئەگەری ڕوودانیان هەیە نابێ بە هیچ شێوەیەک هیچ سیناریۆیەک لە عراق هەڵاوێر بکرێت ئەمە بەر لە هەموو شتێک خاڵی دووەم ئەوەیە کە ئەم گروپە چەکدارانە دەبێت زۆر باش بزانن و لەوەش تێ بگەن ئەگەر بێت و شتەکە بوو بە جددی نە ئێران نەجگە لە ئێرانیش بەرگریان لێ دەکە هیچ کەسێک نایان پارێزێت هیچ کەسێک بەرگریان لێ ناکات با سەیری ئەوە بکەن کە ئێستا لە ئێمە ڕوودەدات کێ بەرگریان لێ دەکات هیچ کەسێک بەرگریان لێ ناکات تەنانەت کۆماری ئیسلامی ئێران وازی لەمان هێنا و پشتی تێکردوون حیزبوڵا لەکوێیە گروپە چەکدارەکان لەکوێن حەماس لەکوێیە کوا بەرەی یەگرتووی بەرەکانی جەنگ هیچ کام لەو شتانە بوونیان نەماوە بۆیە دەبێت بەباشی تێ بگەن ئەگەر عراق بەرگری لەوان نەکات دوای ئەوەی چەکەکانیان ڕادستی دەوڵەت دەکەن هیچ کەسێکی دیکە بەرگریان لێ ناکات و دەبن بە قوربانی داهاتووی ئەم ڕووداوە و ئەمە شتێکە وەکو گوتم هیچ کەسێک نایەوێت زۆر سپاس دەکەم بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سنتەری ڕاگەاندنی عراقی لە واشنگتن لەگەڵم بووی دەستخۆش